سڵاو من کامەران حاج عومەر هاتوومەتە بەغدا سەبارەت بە داهاتووی عێراق بردومانەکانی ئەم دوایەی سوپای ئێران و تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان پێکێنانی حکوومەت پەیوەندی کورد سوننە شیعە داهاتووی ئەم وڵاتە چی دەبێت ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی دەکات لەگەڵ دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاوشان لەگەڵ چەند کەناڵێکی عێراقی گفتوگۆ دەکەم بینەر بن. سڵاوتان لێبێ لەم دیدارە تایبەتەدا لەگەڵ دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ هاوکارانم کامەران حاجی عومەر و هەروەها سەیف عەلی پێشکەشتان دەکەم. سڵاوتان لێبێ سڵاو لە تۆش دکتۆر شاخەوان. لە سەرەتادا لە دانیشتنی ئەنجومەنی نوێنەران دەست پێ دەکەم. سەبارەت بە بردومانی ئێران و تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان تا چەند توانیتان لەسەر ئیدانەکردنی بردومانەکە هاو هەڵوێز بن؟ ئایا هەموو لایەنەکان هاو هەڵوێز بوون؟ ئەهلەن وسەهلەن حەیاک الله. سڵاوتان لەبێت و سڵاو لە بینەرانتان دەکەم. لە ڕاستیدا یەکێک لە بڕگە سەرەکیەکانی دانیشتنەکەی پەرلەمان گفتوگۆ بوو لەسەر دەرەنجامی هێرشی ئەم دوایی ئێران کە شەید و برینداری لێکەوتەوە. لە دانیشتنەکەدا زیاتر لە 190 پەرلەمانتار بەشدار بوون. گفتوگۆیەکی چڕۆ پڕکرا و تێدایدانی هێرش و پەلامارەکە کرا. لە ڕاستیدا ئەمە یەکەم جار نییە هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان. بەداخەوە هێرشەکان دووبارە بوونەتەوە و ئەمەش وای دەخواست بەشێک لە پەرلەمانتاران بە توندی دژی ئەم هێرشانە بۆستنەوە. ئەنجا ئەگەر هێرشەکان لەلایەن ئێران یان تورکیا بوو بێت پێویست بوو دەنگی ناڕەزایی پەرلەمانتاران بۆ حکوومەت یان لایەنی پەیوەندیدار بگات تا بە توندی دژی ئەو هێرشانە بۆستنەوە. ناڕەزایەکان تەنها خۆی لە ئیدانەکردنێکی شەرمنانە نابینێتەوە بەڵکو بە دۆداچوونی جددی بۆ دەکرێت. لە ڕاستیدا ئەوەی لە پەرلەمان هاتەکایەوە بڕیارێکی ئازایانە بوو تاکو و کێشەکە بەکردەیی بە نێودەوڵەتی بکرێت. بڕیارێکی دروسترا داواکرا لە پەراوێزی بەندی لە ناکاو لە پەرلەمانی نێودەوڵەتی کە بەم نزیکانە لە ئەفریقا ئەنجام دەدرێت. لەوێدا دەستدرێژی و هێرشەکانی سەربازی بۆ سەر هەرێمی کوردستان تاوتوێ بکرێت. هاوکات داواکراوە دوو لیژنە پێک بهێنرێت وەک لیژنەی ئەمن و بەرگری و لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە لە پێناو میوانداریکردنی لایەنی پەیوەندیدار و تەواوکردنی دۆسەی بەدەداچوون سەبارەت بە چۆنێتی هێرشەکە و هۆکاری هێرشەکە و چەندە حکوومەتی عێراق زانیاری لە سەر هێرشەکانی موشکی و درۆن هەبووە. بەڵێ دکتۆر زۆر خۆشحاڵم کامڕۆ لەگەڵ جەنابەت گفتوگۆ دەکەم بە بەشداری هاوکارانم لە کەناڵی عێراقیە و شەرقیە. هەرچەندە ئەمڕۆ لە نێو پەرلەمانی عێراق ئیدانەی هێرشەکەی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان و تورکیاشکرا، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڕاستی لە نێو هەرێمی کوردستان بێ ئومێدیەکی زۆر هەیە بەرامبەر بە بەغدا، چ لە مەسەلەی بردومانکردن، چ لەسەر مەسەلەی دۆسەی نەوت و گاز، چ لەسەر بڕینی موچەی هەرێمی کوردستان ئەو قەرزانەی کە لەسەر هەرێمی کوردستانە. بەڕاستی هیچ ئومێدێک ماوە بۆ کورد لە بەغدا؟ طبعاً بەداخەوە ئەو پرسیاری جەنابەت پرسیاری خەڵکی کوردستانەوە ئێمەش کە لێرەین لە دوایین دانیشتنەکانمان وەکو ئەندامی شاندی پارتی دیموکراتی کوردستان لە دانیشتن و گفتوگۆکانمان لەبارەی پێکێنانی حکوومەت لە چوارچێوەی تەحالفی ئیدارە ئەم جارە جیاوازە جارەکانی تر پێشتر بە عمومیات باسی خاڵەکانەکە ئەم جارە چوونەتە وردەکاریەکان، یعنی بۆ نمونە کە باسی مادەی 140ەکەین باسی ڕێکارەکانی جێبەجێکردنی مادەی 140مان کردووە کە باسی موازنە ئەکرێت چۆن تحقیق بکرێ، باسی نەوت و غازەکەی ئالیەتی ڕەتکردنەوەی قەراری محکەمەی ئیتیحادی بە چی شێوازێ بێ، قانونی نەفت و غاز ماوەکەی چەندێکی پێ بچێ و بێتە پەرلەمان و دەنگی لەسەر بدرێ. ئەمانە هەمووی نەتیجە ئەوەیە کە ئێمە متمانەمان بەوان نەماوە بۆیە دێنە سەر وردەکاری لەگەڵیانەوە تەفاسیل باسەکەین
ئەوەی کە ئەمڕۆ لە پەرلەمان کرا هەنگاوێکی باش بوو بەوەی کە یەکەم جارە بەرەو تەدویلی قەزێکە ئەڕۆین بە نێودەوڵەتیکردنی قەزێکە ئەڕۆین و بابەتێکی پێ دەڵم بەرگەی با بڵێن تاری ئەم بەرگەیە تایبەتە بۆی کە حاڵەتێک لە کاتی ئەنجامدانی دانیشتنەکانی یەکێتی پەرلەمانی جیهانی کە دوای 2 ڕۆژ لە ئەفریقیا دەست بە کارەکان یەکات ئەم قەزەیە لە ژێر بەندی تاریع دەبینە ئەوێ و محاول دەکەین لۆبیەکی نێودەوڵەتی بۆ بکەین بۆی کە بێتە قەرارێکی نێودەوڵەتی لەیدانەکردن و لەوەی کە چیتر سەروەری عێراق پێشێل نەکرێ و خاکی هەرێمی کوردستان ژەکو بەشێک لە خاکی عێراق پارێزراو بێت. خۆت دەزانی حکوومەتی هەرێمی کوردستان توانەی ئەوە نییە چەک لە دەرەوە بکڕێ. زۆر جار دەگوترێت یعنی ئیدانەکردن لە پەرلەمانی عێراق لایەنێکی سیاسی تەنانەت وڵاتانی دەوروبەر و نێودەوڵەتیش بۆ ئەو بردومانە چارەسەری دۆخەکە ناکە. ئایا پێدوانیە بەغدا بتوانێت چەک بۆ هەرێمی کوردستان دابین بکە یان پرۆژە یاسایە کە بێ ڕێگا بە هەرێمی کوردستان بدە خۆی چەک بکڕێت تاوەکو ئاسمانی خۆی بپارێزێت. دەزانی بابەتی تەنزیمکردنی مەلەفی سەربازی و ئەمنی لە چوارچێوەی مادە 9 لە دەستوری عێراق جارێ دەستگا ئەمنیەکانی تهدید کردووە و دەبێ ڕێژەی پێکاتەکانی ژنا ئەو دەستگایانە معلوم بێ کە ئەمە نییە. ئێستا بڕۆ ئەو دامەزراوە ئەمنی و سەربازیانە ڕێژەی کوردیتیانی لە ئاستە باڵاکان نزیکەی 7 مناسب هەیە لە عێراق دەرەجەی وەزیرە کوردنە وەزیری هێنە وەکیلیشەیە پێشتر وەکیل وەزیری هەبوو ئێستانیەتی سوپاس سالاری هەیە ئێستانیەتی ئەمانەمان باس کردووە و لەگەڵ سەرۆک وەزیرانیش من ئەم بابەتم باس کردم بۆچی ماوەتەوە بە هەڵبسێت من بە سەرۆک وەزیرانتم بۆی کە شەرعیت بە دەستگا ئەمنیەکان و عسکەریەکان دوی دەبێت پێکاتەکانی تر بەشێبن لەو منزومە ئەمنی و دیفاعیانەوە شەرعیەتی نییە ئێستا کوردێک بۆی هەیە بەو دامەزراوانی عێراق بڵێ ئەمە وەزارەتی دیفاعی عەرەبیە عێراقی نیە بۆ لەبەرەوەی کورد تەمسیلی ناکە و دەتوانێت بە وەزارەتی داخلی بڵێ وەزارەتی داخلی عەرەبی عێراقی نیە لەبەرەوەی تەمسیلی مکەوناتی تێدانێت تورکمانیشی تێدانە ئەمانەمان باس کرۆ قەرار وایە کە بووەتە بەشێک لەو قەرارانەی کە تحالفی ئیدارە الاتفاقی سیاسی باسی لێکرا باشە ببوورە دکتۆر لەسەر هەرێمی کوردستان بەس ببوورە دکتۆر توخوای ئەنی ئەگەر تەمەشا بکەین کازمی تا ڕادەیەک نزیکە لە هەرێمی کوردستان سید مقتەدا سەدر نزیکە سونەکان نزیکە چێ کۆسپە لە بەردەم پڕکردنەوەی ئەو پۆستانە کازمی هەر خۆی کاز بەداخەوە بڵێ دەتوانێت بەڵام نایکات بۆ جێگری دەستگای مخابراتی عێراق کورد بوو وانە داینە نایەوە بە حەجە ینی کۆمەڵە حەجە داوای ناوی کرد ناوی بۆ ڕەوانەکرا بەڵام هەر لەو ماوەی کە ئەو بەڕێزە کە تەقاعود بۆ خانشین کرا دوو جێگری تریدان ناوە بۆ مخابرات کە کورد نییە بۆ سەرۆکەکەشی سەرۆکی بەرپرسی مەکتەبی خۆی کە بەڕێزڕای جوحیە کردێت سەرۆکی دەستگای مخابرات بۆ بتوانێت ئەوان بکە نەتوانێت ئەوانەی کورد بکە و ئەمە بەنسبەت پۆستەکانی تریش نەکار ئەو پۆستە بەڵە خۆی بەرپرسە وەم گولیانیشمان لێ کردووە دەتوانێت بیکە بەڵام نایکات. دکتۆر پرسیارێکی ئەمنی تا دۆسیەی سیاسی دەکەینەوە. پرسیارەکەم تایبەتە بەو هێرشە سەربازەی کە بەرامبەر هەرێمی کوردستان کرا. پەیوەندی ئێستای نێوان هەرێمی کوردستان و ئێران چۆنە؟ ئایا ئەو هێرشانە وای نەکردووە بۆشایەکی گەورە لە پەیوەندی نێوان هەردوولا دروست بێت؟ تاوان تربطنا بإيران علاقات یەکگومان پەیوەندی نێوان هەردوو لە ڕووی ئابووری و پەیوەندیەکان بەهێز بووە. دوێنێ وەک ئەمڕۆ نییە. بە بەراورد لەگەڵ وڵاتانی دەوروبەر لە ڕاستیدا ئیدانی ئێمە گەیشتوتە لایەنی ئێرانی و بە شێوەیەکی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان ئیدانەی ئەم هێرشانەی کردووە. ئومێد دەکەین ئێران ڕەچاوی بەرژەوندیەکانی عێراق و هەرێمی کوردستان بکات. ڕەچاوی ئەو سوودە ئابووریانە بکات چ لە نێوان هەرێمی کوردستان و عێراق یا لە نێوان ئێران و هەرێمی کوردستان و عێراق. لە ڕاستیدا پێویستە لەسەر ئێران پارێزگاری لەو پەیوەندیانە بکات کە زۆر جار لەلایەن ئێرانەوە پێشێل دەکرێت. هەرێمی کوردستان پابندە بە زامنکردنی سەقامگیری ناوچەکە و نابێتە سەرچاوەی هەڕەشە نەبۆ ئێران نەبۆ تورکیا و ڕێگەش نادا خاکەکەی بۆ کاری سەربازی بەکاربهێنرێت و ببێتە بەشێک لە ناکۆکیەکانی ناوچەکە. هەمیشە داوا دەکات ئەم کێشانە بە شێوەی ئاشتی و سیاسی چارەسەر بکرێن. الجانب الحکومی
دکتۆر ئەمڕۆ من لە هەولێرەوە هاتووم بۆ بەغدا چاوم بە بەشێک لە دانیشتوانی بەغدا کەوت باسی ئەوم کرد گوتم دۆخ چۆنە ڕەوش و ژیان چۆنە وتیان وەسعکە زۆر نالەبارە هەر کاتێک دۆخەکە تێک بچێت تێک دەچێت بە منزوری ئێوە بە دیدگای ئێوە بەغدا بەرەو چێ دەڕۆ هیچ کات وەزعی بەغدا و شارەکانی تری عێراقیش هێندەی ئێستا خراپ نەبووە جەناب دەزانێ لە مەرحەلەی ئەوەی کە با بڵێن لە لێک تێگەیشتن دەرچوو چووە حاڵەتی ئەوەی کە بەرێکەوتن بە شێوەی چەک بەکارهێنانی چەک بەرامبەریەک و لە چەند ڕۆژی ڕابردوو لە بەسرە و ئێساش بەردەوامە میسانیش بە هەمان شێوە ئەم دوو شارە زۆر ئاڵۆزە ناسرێ بە هەمان شێوە بۆی ئەو خەڵکە پێی وایە هێزێکی گەورەی شیعی سیاسی لە ساحەکە نەماوە و بە ئاسانیش ڕێگە نادەن هێزەکەی بەرامبەری بتوانێت هەم حکوومەت دروستکە و هەم دەست بگرێتەوە بەسەر جمگەکانی دەسەڵات کە بەلای ئەوان ئەم هێزە مەرفوزە ئەم لێکدانەوەی خەڵکەوای کردووە کە بەریەکەوتن هەمیشە لە حەزات لە عێراق بە لێکەوتن ڕەنگە دروست ببێ بەڵێ وایە بین وەزعی زۆر خراپە باش نییە باشە متمانە لە نێوان لایەنەکان چۆن دەبێنن یعنی زۆر جار دەگوترێ پرۆتۆکۆڵی دۆقا یەکتر ماچکردن بەڵام لە هەمان کاتە کەس متمانی بە کەس نەماوە نەسونە بە شیعە نەشیعە بە کورد گرفتەکە گەورە بوو دەزانی بابەتەکە ئەو هەڵانی ڕابردوو کە کراوە ئەو هێزە لایەنە سیاسیانە و ئیلتیزام نەکردن بۆ بەڵێنانەی کە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەرامبەر هێزەکانی چیش جێبەجێ نەکردنیان وای کرد کە متمانە نەمێنێ ئەنی من بۆ جەناب تیشم باس لە کاتی و توێژەکانە باسی زۆرشتی وردەکاریمانە کراوان پرسیارن کە کەمە پێویست ناکان دەمانگوت نەخێر ڕابردووی ئێوە لە پێشێلکردنی ئیتیفاقەکان وامان لێکا کە زۆر ورد بین لە باسکردنی کۆی پرۆسەکە و متمانە نییە ئێساش کە ئەو وەسیقەیە کە نووسراوە ئیتیفاقی لەسەر کراوە لە نێوان با بڵێن پێڵن تەحالفی ئیدارەت الدەولە هەموو لایەنە سیاسیەکان بەڵام لەگەڵ ئەوەشە لەسەر ئەرزی واقع دەبێ ببینین ئایا ئەمان بیرۆکەی خۆیان یا خۆتی ڕوانینیان بەرامبەر حکوومەتی هەرێم و بەرامبەر خۆشیان تەنانەت گۆڕەیە لەسەر هەمان ڕێچکەی جارانە ڕۆن کە پێشێلکردنی دەستور و مافی هاوڵاتی دکتۆر متمانە لە نێوان پێکاتەکان نەماوە یان هەر لە نێو خودی پێکاتەکانیش بتمانە لە نێو خودی پێکاتەکانیش نەماوە ینی ئێستا هەرچی بەڵێنێک لەلایەن ئیتار و ئادرێ بەشێکی زۆری شەقامی شیعی بڕوای پێناکە چونکە لە ماوەی ڕابردووە بینیوێتی کە ئەمە هەر ئەم حکمی عێراقی کردووە بەڵام هیچی پێشکەش نەکردووە و لە ناو پێکاتەکانیشە متمانە لە نێوان یەکتری نەماوە. دکتۆر يعني دکتۆر مادام لەسەر دۆسیە سیاسی قسە دەکەین پێویستە باسی نوێنەری یونامی لە عێراق بکەین تا چەند بلاسخارد کورد لە سیاسیەکانی عێراقی ڕوبەڕووی دۆخێکی شەرمەزاری کردوتەوە ینی تەقریر لە ڕاستیدا ناوەڕۆکی راپۆرتەکەی پلاسخارد سەرپێی نەبووە بەڵکو دیراسەی بۆ کردو و دەرەنجامی دۆخی ئێستای واقعی عراقی تێداخستە ڕوو ئەو بەردەوام لەگەڵ هەموو لایەنەکان لە پەیوەندیدا هاوکات بەرپرسیارەتێکی نێودەوڵەتی قانونی لەسرە ئەوەی ئەو باسی کردووە ڕاستەو هەیە متمانە لە نێوان لایەنە سیاسیەکان نییە ئەو مەترسیانەی کە جەنین پلاسخارد خستیە ڕوو مەترسی جدین و ئێمەش وەک کوت لە سیاسیەکان دەزانین کە ئەو مەترسیانە هەن ئەو هێرشە هەرێمیانەی بەرامبەر بە شکۆی عێراق دەکرێت هەیە هیچ متمانەیەک نەماوە لە نێوان لایەنەکانی سیاسی ئەم بابەتانە پاڵی بە خەت و جنین پلاسخارد ناوە راپۆرتێکی دروست کە تیایدا ڕاستی دۆخی عراق کە ئێستا پێدا تێپەڕ دەبێت مایەمەڕ عێراق حالیان کاک مەسرور لەسەر پۆستی سەرۆک کۆمار قسەی زۆر گرنگی کرد باسی لەوە کرد کە پێویستە هەر کەسێک کە کاندید دەبێت بۆ پۆستی سەرۆک کۆمار دەبێت ڕای زۆرینەی لەسەر بێت بە تایبەتی پێشنیازیەوە کرد لە نێو پەرلەمانی کوردستانەوە ئەو کەسە هەڵبژێردێت چونکە نوێنەرایەتی هەموو هەرێمی کوردستان دەکات لە پێشوودا دکتۆر بەرهەم کاندیدی یەکێتی بوو و ڕێبەر ئەحمەدیش کاندیدی پارتی بوو ئایا دکتۆر بەرهەم کۆتایی پێ هاتووە ناوی تازە هەیە کەسی تازە هەیە بۆ ئەو پۆستە کاک کامەران طبعاً ئەوەی کە جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی کرد سەرچاوەکەی لەکوێوە دێت لەوەیە کە ئەم پۆستەیە
دەگوتری ئەم پۆستە بۆ لایەنێکی سیاسیە ئەنی نووسراوەکەم پۆستە بۆ یەکێتی بیار بۆ پارتی بێ نەخێر ئەم پۆستە نووسراوە استحقاقی کووردە بۆیە دەبێ ئەوەی کە دەچێتە ئەو شوێنە تەمسیلی کورد بکە کێ تەمسیلی کوردەکە کە ئیجماعی کوردی لەسەر بێ کە ئەم کەسە لە نێو بربژێرەکانە ئەمەیان هەڵبژێردرن ببێتە نوێنەری کورد چکە گەروانە بێ ئەوەی تر ئەگە خەڵکی تر دەنگی پێ بدا بێتە ڕێز جمهور ناکاتە نوێنەری من وەکۆی 2010 دکتۆر بەرهەم هێزوو لایەنی سیاسی لە دەرەوەی کورد هەڵیان بژارد بۆیە نەبووە نوێنەری کورد و نەیشی توانی وەکو سەر کۆمارێک بتوانێت پارێزگاری لە دەستور بکات لە پەنای شێوە پارێزگاری لەو مافە دەستوریانی خەڵکی کوردستانیش وەک کاندید هەر ماوە یان کۆتایی وەکو کاندید ئێمە لە پەرلەمان سەحبی ئەومان بۆ نەهاتەوە بە فەرمی کە ئەو بە ڕێزە سەحبی کردەوە بەڵام تا ئێستا بربژێرە بەڵام ئەوەی کە من گوێم لێبێەوە لە دانیشتەکان دانیشم بەشێکی زۆر تەنانەت لەلایەنی ئیتاریش پیان وایە کە دەبێ ئەو بە ڕێزەکە بەرهەم ساڵحە بکشێتەوە و ئەوانیش تێگەیشتونە کە لە ماوەی ڕابردوو ڕەنگەوە پۆک و پێویست نەیتوانی بێ ئەو پۆستەی خۆی بەکار بێنێ و سوودی نەبوو عێراق نەبوو هەرێمی کوردستان بەڵام دکتۆر زۆر جار دەگوترێت پۆستی سەر و کۆمار پۆستێکی هەستیارە زۆر جار کۆماری ئیسلامی ئێران ئەو کەسە دیاری دەکات کە لە پۆستی سەر و کۆمارێت چونکە ئەو دەخوازێ وەکو باسی لێوە دەکەن پۆستەکە ڕەمزی بێ چاوەڕێی مفاجعات دەکەن ئەگەر گریمان پرۆسەکە بەردەوام بوو کاندیدێک بۆ پۆستی سەر و کۆمار هەڵبژێردرا تاوان نایشارمەوە جەناب تزانی من هەمیشە سەریحم لە هەموو بابەتەکان لە دوای 2003ەوە هەردوو لایەنی ئەمریکی و ئێرانی ڕۆڵیان هەیە لە یەکلایکردنەوەی هەمسەر و کۆمار ڕۆلیان هەبووە بەڵام لە ماوەکانی ڕابردوو تا و کاتەی خوالێ خۆشبوو مامجلال مابوو زیاتر کورد ئیتیفاقی لەسەرەوە کردبووە جەنابی سەرۆک بارزانی خۆی کۆدەنگی بۆ دروستە کرد بۆی بێتە سەر و کۆمار بۆی ئەوەندە لەسەر ئەو پۆستە دەوریان نەبوو بەڵام لەسەر پۆستی سەرۆک وەزیران هەم ئەمریکا هەم ئێران دەبوو لەسەر ئەو کەسە ڕێک بکەون کە ئەبێتە سەرۆک وەزیرانی عێراق بۆ سەر و کۆمار ئەم جارەش تەوان ئەوانیش ڕاستە بە شێوەیەکی ئاشکرا قسەیان نەکردەوە بەڵام حەزیان لێیە کە کورد ڕێ بکەوێت لەسەر کەسێک بەڵام بە شێوەیەکی ئاشکرا ئەویان ڕوون نەکردێتەوە کە لەگەڵ کام لە بەربژێرەکان زیاتر بۆ ئاراستیە ڕۆن کە ڕێز لە کۆدەنگی کوردەگرن لەسەر ئەو پۆستە. دکتۆر شاخەوان تۆ خەڵکی کەرکووکی کاندیدی خەڵکی کەرکووکی ئێستا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراقی چەند ڕۆژێک بەر ئێستا لە کەرکووک بووم بینیم تعریب بەردەوامە بینیم خەڵکێکی زۆر ماڵی کورد بە شێوەیەکی فەرمی دەڕوخێندرێ ئەو فترێکی ئێوە لە بەغدان چیتان کردەوە بۆ چارەسەرکردنی دۆخی خەڵکی کەرکووک کامران وەزعی کەرکووک برینێکی قوڵە لە جەستەی هەمومانە و وەزعی کەرکووک دەبێت چاک بکرێت و ئەمەمان زۆر بە سەراحەت لەگەڵ لایەنی ئیتار باس کرد و دەبێت خەڵکی کەرکووک بزانێ ئێمە کە لە دانیشتنەکان بووین جەنابی سەرۆک بارزانی یەکێک لەو مەلەفانەی کە زۆر تاکید دەکرد بچەسپێت لە ڕێکەوتنامەی نێوان ئێمە و ئیتارە ئەویش مۆزعی کەرکووک بوو کە چۆن معالەجەی بکەین کۆمەڵی هەنگاومانداناوە بۆی کە دۆخی و شارە ئاسایی بکرێتی کە لەوانەیە کە ئەوەی کە جەنابەت باست کرد تەوقیتمانداناوە کە لە ماوەی 6 مانگا لە دوای ئەوەی کە حکوومەت دەست بەکارە بێ ئەو پرۆژه یاسایی کە هەیە لە پەرلەمان بۆ پوچەڵکردنی قەراراتی حزبی بەعس تەسویتی لەسەر بکرێ و تێبپەڕێ بۆی زەویەکان بۆ خاوەنەکانیان بگەڕێتەوە قەرەبووی عەرەبەکان بکرێتەوە ئەوەی تریش بۆ کەرکووک لە بچووکترین مشکلەی کەرکووک ئێمە بەدەنگ هاتوین لە مۆزوعی کارەبایە بەدەنگ هات لە مۆزوعی تەجاوزاتم لەگەڵ قایمقام قسەم کرد کە ئیتیفاقمان کرد بۆی نییە بە هیچ شێوەیەک هەر خانوویەک هەیکەلی کرارێت بۆ ئێستا بەدەوە بیڕخێنێ کەوای ئاگاداری تۆ ئاگادارم قسەشم لەگەڵی کردەوە کە بۆی نییە هیچ خانوویەکی ئێمە لە کەرکووک هی هەر هاوڵاتیەک سەقفی تێکرا بوو بیڕخێنێ بەڵام بابەتێک ڕۆناکەم و کاویش هەندێک خەڵکی گەندەڵ لە لای ئێمە کە پێش 16 ئۆکتۆبەر خەریکی داگیرکردنی زەوی بوون ئێستا شەر زەوی داگیرەکەن و بە فەقیرەکەی فرۆشن و پێت دەڵێ بە زەمان بڕۆ بیکە خانووکە ئەگاتە مەرحەلێک لێ ڕۆخێن خۆی بە خاوەنی ناکە هەتا ئێساش خەریکی گیرفان پڕکردن لەسەر حسابی کوردن هەتا ئێساش خەریکی گیرفان پڕکردن لەسەر حسابی خەڵکی ڕەشوڕوتی کەرکووک بۆیە پێش هەموو کەس بەرپرسیار ئەو گەڵندەڵانە کە وازیان لە داگیرکردنی زەوی نەهێناوە بەڵام دڵنیان خەڵکی کەرکووکەم وەی کە سەقفی تێ کردووە کەس بۆی نییە بیڕخێنێ و لەسەر مەجای کارەباش لەگەڵ وەزیری کارەبا قسەم کردووە پێش
4 ڕۆژ لەگەڵ خاوەن مۆلیدەکانی کەرکووک کە گرفتێکی گەورەی مۆسەی کارەبا دەمێ باسی بکەم مۆلیدەکان کە پارەی زۆریان وەردەگرت لە خەڵک بۆ منیان ڕوون کردەوە کە کارەبا لە 29 چاک بووە ئەم پارەی ئەوان وەری دەگرن هی 22 بۆ 22 واتە لە 22 بۆ مانگی داهاتوو دەبێت 4 بۆ 5,000 زیاتر وەرنەگرن بۆ بەڵێنی ئەوانە بە من درراوە بۆ مەلەفێکی کەرکووک نییە من تەدەخورم کیانە کرد بێ لە ڕێگای سەرک وەزیران ئەمانە ئامە وەزیرەکان ڕاستەخۆ و دەستبەرداری ئەوەش نامین کە کەرکووک دەبێ وەسی چاک بکرێت. سوال أخير دکتۆر شاخەوان پرسیاری کۆتایی و دواتر کۆتایی بەو دیدارە ڕۆژنەماوانیە دەهێنین. ئێوە وەک پەرلەمانتار لە پەرلەمانی عراق لێم گەڕێ بڵێم پەرلەمانیەکێتی عراق لەگەڵ پەرلەمانتارانی عەرەب و براکانت لە کورد چۆن مامەڵە دەکەیت؟ ینی الحقیقە بنسبە لێ ئەناکە لە ڕاستیدا سەبارەت بە خۆم و تەنانەت وەک پارتی دیموکراتی کوردستانیش کێشەی نەتەوەیمان لەگەڵ پێکاتەکان نەبووە. بە پێچەوانەوە پارتی دیموکراتی کوردستان تاکە پارتەکە نوێنەری جیاوازی تێدا دەیان نوێنەری عەرەب و ئێزدی و کاکەی و پێکاتەکانی دیکەی لەخۆ گرتووە لە دەستپێکی دروستبوونیەوە تاکو و بامڕۆ دەگات کێشەی پارتی لەگەڵ ڕژێمی دەسەڵاتداری بەغدا بووە نەوەک لەگەڵ نەتەوەکان هەر بۆیە پەیوەندیەکانی من لەگەڵ تەواوی پارتەکان و نوێنەری نەتەوەکان زۆر باشە لە هەموو کات و ساتێک ئاسایی زۆر باشە دکتۆر شاخەوان زێگری سەرۆکی پەرلەمانی عراق زۆر سوپاس دەکەم هاوکات سوپاسی برا عەرەبەکەم سەرمەد بەیاتی و هاوکات سوپاسی برا کوردەکەم کامەران حازی عومەر دەکەم. دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق زۆر سوپاس دەکەیت بۆ جەنابتان سوپاس بۆ هاوکاران شكرا دكتور. شكرا أهلا وسهلا.